هاوڕێیان سڵاوتان لێبێ، شەوتان باش، هیوادارم هەمووتان زۆر زۆر باش بن. تەبعاً ئەم شەو زۆر خۆشحاڵم کە لەگەڵ ئێوەم لە ڕاهێنان و لە محاضەرەیەکی زۆر بەهێز بە ناوی پلانی 20 بەهێزەکان، بە ناوی تۆپ 20. ئەم ڕاهێنانە ئامادەکراوە، نووسراوە، داڕێژراوە لەلایەن بەڕێز دکتۆر لیم سیوجی. دکتۆر لیم کێیە؟ دکتۆر لیم ئەو پیاوەیە کە کۆمپانیای DXN-ی دامەزراندووە، دروستی کردووە، ئەو سیستەمەکەی داناوە. ئەها خەڵک ئەبینی داهاتەکەی 5 ملیۆنە، داهاتەکەی 10 ملیۆنە. ئەها خەڵک ئەبینی گەشت ئەکا لەم وڵات بۆ ئەم وڵات. ئەها خەڵک ئەبینی لە ڕێگای DXN ژیانی گۆڕاوە. ئەم سیستەمە دکتۆر لیم خۆی دایناوە، کەواتە زۆر جوانە. ئێستا ئێمە ڕاستەوخۆ گوێ لە ڕاهێنانی پیاوێک ئەگرین بە ناوی دکتۆر لیم. ئەم پلانەی داناوە. ئەم پلانە بۆ چییە؟ ئەڵێ هەر ئەندامێک ئەم پلانە جێبەجێ بکە ئەتوانێ داهاتێک بۆ خۆی دروست بکە، مانگانە دەیان دەفتەر دۆلار، سەدان دەفتەر دۆلار. ڕاستی ڕقەمێکی زۆر قورسە هاوڕێیان، ڕقەمەکە زۆر گەورەیە. چۆن ئەبێ لە DXN بگەی بە ئاستێک داهاتەکەت بگاتە 10 دەفتەر، 15 دەفتەر، 100 دەفتەر، 200 دەفتەر. شتیوە هەیە هاوڕێیان، وەرن بە یەکەوە زۆر بە جوانی باسی ئەەکەین. ئەم ڕاهێنانە یەکێکە لە بەهێزترین ئەو ڕاهێنانانەی کە لە ژیانی DXN بوونی خۆم، ئەندامبوونی خۆم باسم کردووە و ڕوونم کردوتەوە. تەبعاً زۆر سوپاسی ئەندازیار مەحموود ئەڵمەسری دەکەین کە لە ئەنگلیزی کردووەتی عەرەبی، منیش سوپاس بۆ خوای گەورە لە عەرەبیەوە کردومەتە زمانی شیرینی کوردی. ئینشەڵڵا خوای گەورە کوردستانمان بپارێزێ. یەکەم شت ئەبێ بزانین هێزی کۆمپانیا چییە و بۆچی DXN، بۆچی من و تۆ لە DXN کار بکەین، بۆچی من و تۆ پێویستە لەم پرۆژەیە کار بکەین، بۆچی DXN، بۆچی کۆمپانیای تر نا، بۆچی DXN، بۆچی ئیشی تر نا، بۆچی DXN، بۆچی مەشروعی تر نا. ئێمە پرسیارێکە هەر ئەندامێک لەوانەیە لای دروست بێ بڵێ بۆچی DXN. سەبەب با بزانین هاوڕێیان هێزی کۆمپانیا چییە؟ چونکە ئێستا لێرە من دڵنیام کەسێک گوێی لە منە کرێکارە، ئەڵێ کاک ئەحمەد بۆچی DXN باشترە. کەسێک لێرە گوێی لە منە کارمەندە، کار بۆ خەڵکی ئەکا، موچەیەکی مانگانەی هەیە، ئەڵێ کاک ئەحمەد بۆچی من کاتی خۆم بدەم بە DXN. ئێستا کەسێک گوێی لە منە قوتابی زانکۆیە، قوتابیە هاوڕێیان. ئێستا کەسێک گوێی لە منە خەریجی زانکۆیە، ئەڵێ کاک ئەحمەد بۆ DXN. بۆچی تۆ ئەڵێ DXN زۆر باشە؟ بۆچی کاکە گروپەکانتان، محاضەرەکانتان، ڤیدیۆکانتان ئەڵێن باشترین کۆمپانیای جیهان؟ بۆ؟ ئێستا لەم محاضەرەیە بۆمان دەرەکەوێ بۆچی ئەم کۆمپانیایە. لێرە دایکێک گوێی لە منە ئەڵێ کاک ئەحمەد ماڵ و منداڵی خۆم بەخێو دەکەم، بۆچی کاتە بەتاڵەکانی خۆم بدەم بە DXN؟ لەبەرچی؟ وەرن هاوڕێیان زۆر بە جوانی بە یەکەوە باسی ئەەکەین بۆچی DXN. هێزی DXN لە چیایە؟ بۆ ئەوای ئێستا من و تۆ لێرە دانیشتوین گوێ لەو محاضەرە ئەگرین بزانین کاتی خۆمان ئەدەین بە چ کۆمپانیایەک، بۆی دوا ڕۆژ پەنجەی پەشیمانی نەگەزین. ئەها کرێکاری، ئەها کار بۆ خەڵکی ئەەکەی، ساڵێک و 2 3 و 4 و 5 بە یەک چقەنە کابرا ئەلێ بڕۆ ماڵی خۆت. ئەها چەند ساڵ دوکانت هەیە کە دوکانت داخست هەرچی ماندووبوونە لە ئاوە ئەڕوا. ئەی باشە لە DXN کار بکەین، دوای چەند ساڵێک وامان لێ نایێ؟ ئەگەر وامان لێ نەیە ئەبێ ئەم کۆمپانیای بەهێز بێ. وەرن با بزانین هاوڕێیان هێزی کۆمپانیای DXN. هاوڕێیان هێزی کۆمپانیا لە چەند خاڵێک خۆی دەبینێتەوە. خاڵی یەکەم
ڕوانگەی ڕوون یعنی هاوڕێیان شتەکان ڕوونە شتەکان دیارە بەرچاوت ڕوونە ڕوئیات هەیە هاوڕێیان ڕوئیا ئازادی تەندروستی هاوڕێیان DXN پەیامێکی بڵندی هەیە بۆ مرۆڤایەتی لە تەندروستیە هاوڕێیان بەرهەمەکانی DXN بەرهەمانێکی باشن بەرهەمانێکی بەسوودن هەر کەسێک ئەندامی تازە بێ یان مشتری بێ یان ئەندامی کۆن بێ هاوڕێیان کە لەم پرۆژەیە کار دەکا تەندروست ئەبێ سود ئەبینێ لە مەعجوونەکە لە شامپۆکە لە سابوونەکە هاوڕێیان من ئەندامی تازەم هەبووە چووەتە لقی DXN ئەڵێ کاک ئەحمەد وەڵام من سوودم لە DXN بینیوە ئەڵێم بۆ ئەڵێ کاک ئەحمەد مەعجوونەکەم بەکارێنە زۆر باشە یعنی هاوڕێیان خەڵک یەکەم ڕۆژ کە ئەبێتە ئەندام لە DXN سود لە DXN ئەبینێ هاوڕێیان شتێکی تر ئازادی دارایی دوای چەند ساڵێک کارکردن لە DXN ئەگەی بە ئازادی دارایی ئیتر تۆ پێویست بەوە نابێ زۆر خۆت ماندووکەی بۆ خەڵک ئیشکەی ببێ کارمەندی خەڵک بچی لە بن دەستی خەڵک ئیشکەی نەخێر ئازادی دارایی هاوڕێیان ئەگەیتە ئاستێک وەکو ئەوە بێ تەقاعود بی لە تەمەنێکی گەنجەتی بە داهاتێکی زۆر باش هاوڕێیان ئازادی کات و شوێن ئەوەی لە DXN هەیە لە شوێنی تر نییە هاوڕێیان یعنی هاوڕێیان تۆ ئازادی بەیانی کار ئەەکەی دوای نیوەڕۆ کار دەکەی شەو کار دەکەی درەنگی شەو کار دەکەی ئازادی وەڵڵی هاوڕێیان زۆر جار ئەڵێم کاک سەرکەوت ئەم بەیانیە بۆ تاخیر هەڵستایی ئەڵێ کاک ئەحمەد وەڵڵا تا چواری بەیانی ئیشم کردووە پڕۆژەم ناساندووە چ ئیشێکەیە دەرفەت بە تۆ بدا تا چواری بەیانی ئیشکەی ئەم برا بەڕێزە ئەم ڕۆژەوا بۆی گونجاوە ئەمە نییە ئازادی شوێن لە ماڵەوە بە جلی ماڵەوە بە جلی خەوەوە ئیشی خۆت دەکەی بەڵام کۆمپانیای تر ئەڵێ ئەبێ سەعات 8 بێ هەتا سەعات ئەوەندە فڵان جلە لەبەرت بێ ئەبێ ئیشم بۆ بکەی دوکانداری کرێکاری ئیشی تر کاری تر بەدەستی ئەو کەسەیە کە بۆی داناوی بەڵام DXN هاوڕێیان ئازادی بەڕاستی ئەمە زۆر خۆشە کە لە DXN سەرکەوتوو ئەبی ئەگەر داهاتێکی باش ئەمەت بۆ دروست ئەبێ ئەمە زۆر مهمە هاوڕێیان خاڵی دووەم بەرهەمی نایاب و بەهێز جیهانی یعنی بەرهەمی DXN جیهانی هاوڕێیان و بۆ بەکارهێنان گونجاو و هەمەجۆر و کواڵیتی بەرز و دەگمەن بەرهەمی DXN لە لقی DXN هەولێر هەیە لە لقی DXN کەرکووک هەیە لە لقی DXN دهۆک هەیە لە لقی DXN مەککە هەیە لە لقی DXN لندن هەیە لە هەموو ئەفریقیا هەیە لە هەموو ئەمریکا هەیە لە هەموو ئەوروپا هەیە لە هەموو ئاسیا و ئوسترالیا هەیە زۆر مهمە ئەو سابوونێک کە تۆ بەکاری ئێنی لە هەموو وڵاتێکی جیهانە هەیە بەڵام بەرهەمی تر و کاڵای تر ئەمە بوونی نییە هاوڕێیان بەرهەمی DXN بۆ بەکارهێنان گونجاوە کورەمە زۆر مهمە یعنی هاوڕێیان بەرهەمی DXN گونجاوە بۆ منداڵی یەک ڕۆژ سابوونەکەی بۆ بەکاربێنە شامپۆی بۆ بەکاربێنە زەیتی ئەتفاڵی بۆ بەکاربێنە پۆدرەی بۆ بەکاربێنە بەرهەمی DXN گونجاوە بۆ کچان و بۆ کوڕان بۆ خانمان و بۆ پیاوان بەرهەمی DXN گونجاوە بۆ تەعزیە بۆ بۆنەی بگواستنەوە بەرهەمی DXN هاوڕێیان گونجاوە بۆ ساغ و بۆ نەساغ ئەمە زۆر مهمە کەواتە فرۆش ئەکرێ فرۆش اینجا هاوڕێیان بەرهەمی DXN هەمە جۆرە جوانکاری هەیە خواردن و خواردنەوەی هەیە بەرهەمی ڕۆژانەی هەیە بەرهەمی ناوماڵی هەیە جلوبەرگی هەیە هەموو شتێکی هەیە زۆر مهمە بەرهەمی DXN کواڵیتیان بەرزە هاوڕێیان هەمووتان ئەزانن ئێستا بڵێن چەند کەس بەرهەمی DXN بەکارهێناوە هاوڕێیان دار و بەرد ئەڵێ من اینجا هاوڕێیان بەرهەمی دەگمەن ئەوەوە ئەکا DXN بەهێز بێ هاوڕێیان خاڵی سێیەم پلانی بازاڕکردن پلانی بازاڕکردن گەرەنتی پاداشتی زۆر بۆ دابەشکەرە پابەندەکان بەکارەکەەوە دەکات کە هەوڵێکی زۆر ئەدەن وەک چۆن سەرکەوتنی خۆی بە درێژایی 23 ساڵی ڕابردوو ئەمە غەڵەتە هاوڕێیان 33 ساڵە DXN تەمەنی 33 ساڵە زیاد لە 150 وڵات ئەمەشیان غەڵەتە نزیکەی 200 وڵاتی جیهان سەلماندووە هاوڕێیان پلانی بازاڕکردن هاوڕێیان ئەو DXN سیستەمێکی هەیە
پلانێکی هەیە هەر ئەندامێ کە بەجددی ئیشەکە بەجددی هەوڵ ئەدا خۆی ماندوو ئەکا هاوڕێیان پابەندە پاداش وەرەگرێ پلە وەردەگرێ داهاتی مانگانە وەردەگرێ گەشتی نێودەوڵەتی وەردەگرێ هەموو شتێک وەردەگرێ هاوڕێیان هەمووتان بە چاوی خۆتان بیدانە بەڵام ئیشی تر تۆ بەس پارەکە وەردەگری پارەیە کەم گەشت بوونی نییە داهات بوونی نییە داهاتی زیادە بوونی نییە پلە بڕین بوونی نییە ئەمەشیان وە ئەکە ئەم DXN بەهێز بێ هاوڕێیان خاڵێکی تر ئەندامێتی تا هەتایی بەبێ دابەزاندنی ئەو پۆستانەی کە ئەندامەکە پێ ئەگا یعنی هاوڕێیان زۆر جار لە شەریکەیەک ئیش دەکەی لە شوێنێک کار دەکەی دوای چەند ساڵ ئەڵێن کاکە تۆ وەرە بە بەڕێوەبەر هاوڕێیان هەر کاتێک خۆت نەمای پلەکەش نامێنێ هەر کاتێک ساعەت ئیشەکەت بێزار کرد هاوڕێیان پلەکەش نامێنێ بەڵام DXN وانە ئەگەر ببی بە نەجمماسی تۆ هەتا نەجمماسی هاوڕێیان بەبێ گوشار ئەندامەکە داهاتێکی جیهانی فرەلایەن بە کەمترین بەهای مانگانە لە هەموو لقێک وەردەگرێت لە هەر لقێکی لە وڵاتانی جیهان ئەتوانی مانگانە داهاتی خۆت وەرگری ئەمە هاوڕێیان زۆر جوانە تۆ سەفەر ئەکەی لە ئیتاڵیای بڕۆ لقی DXN داهات وەرگرە تۆ لە ئەمریکای ئەمە وا ئەکا تۆ لە مێشکی خۆتە بزانی DXN بەهێزە باشترینە نایەترینە هاوڕێیان خاڵێکی تر ئەندامی دەکرێت بە میرات بۆ منداڵەکەت بۆ کچەکەت بۆ کوڕەکەت هاوڕێیان چەند کەس لە دەوروبەری تۆ چەند کەس بینیوە هەتا خۆی مابوو ماڵ و منداڵی باش ئەژیان لە دوای مردنی خۆی ماڵ و منداڵ محتاجی دەستی خزمەکان بوونە ماڵ و منداڵ برسی بوونە چەند کەس لە دەوروبەری من و تۆ هەن ئەزانی چ نیحمەتێکە لە دوای مردنی خۆت ماڵ و منداڵەکەت بەسەر بەرزی بژین لە سایەی داهاتی تۆ بە سەدان ئەندام لە DXN هاوڕێیان دوای مردنی باوکیان دوای مردنی برایان دوای مردنی دایکیان هاوڕێیان داهاتیان $10,000 لە DXN میرات هاوڕێیان میرات ئەم میراتە زۆر مهمە بۆیە DXN بەڵێ بەهێزە هاوڕێیان بچینە سەر خاڵی نوێم بناغەیەکی گەورەی ئەندامان هاوڕێیان ئەڵێ 6 ملیۆن ئەندام ئێستا ئەمە غەڵەتە هاوڕێیان DXN ئێستا خاوەنی 23 ملیۆن ئەندامە لە سەرتاسەری جیهان 23 ملیۆن ئەندام 23 ملیۆن کەس لەگەڵ ئەم پرۆژەیە سەرکەوتوو بووە مەحقول چییە تۆ ئەڵێ من ناتوانم بۆ من نابێ زەحمەتە ئەوە وا ئەکا تۆ نەگەی هەر کاتێک ویست دواز بێنی بڵێ باشە 23 ملیۆن کەس بۆچی بەردەوامە خاڵی دەیەم هاوڕێیان کۆمپانیایەکی خاوەن قەبارەی دارایی گەورە هاوڕێیان DXN کۆمپانیایەکی دەوڵەمەندە لە بۆرسەی جیهانی هاوڕێیان کوالالامپور تۆمار کراوە یعنی کۆمپانیایەکی نێودەوڵەتیە لە ڕووی بانقیەوە لە ڕووی حکومیەوە لە ڕووی بۆرسەی جیهانیەوە لە زێڕە لە زیوە لە سەهمە لە هەموو شتێکە تۆ لەگەڵ کۆمپانیای ئیشەکەی کۆمپانیەکەت کۆمپانیەکی بەهێزە خاوەنی 100,000 هێکتار زەویە لە جیهان خاوەنی 100 مەحمەل لە جیهان خاوەنی 10,000 ئۆفیسە لە وڵاتانی جیهان خاوەنی ملیارات دۆلارە لە قاسە و بۆرسەی خۆی لە چەندین بوارە ئیشەکە لە عقارات ئیشەکە لە تاقە شەمسی ئیشەکە لە سەهمە ئیشەکە لە زێڕ و زیوە ئیشەکە کانی زێر کانی ئەلماس ئەمە وا ئەکە من تێبگەم لەگەڵ کۆمپانیای ئیشەکەم بەهێزە هاوڕێیان خاڵی 11 کۆمپانیایەکی بەهێز و سەقامگیر هاوڕێیان DXN لە 93 دامەزراوە هەتا ئێستا کە 2026 دا نەخراوە بۆ یەک جاریش کێشەیەک بۆ دروست نەبووە بۆ یەک جاریش سەرکردایەتەکەی کێشە بۆ دروست نەبووە بۆ یەک جاریش ئۆفیسەکانی دانەخراون بۆ یەک جاریش شەکوایەک سکاڵایەک کێشەیەک بۆ دروست نەبووە بۆ یەک جاریش قەت نەبووە دای بخاو بە شێوازێکی تر بێتەوە ناو ساعەکە نەخێر ئەمە وا ئەکا ئەحمەد سوبحی بۆی دەربچێ کە ئەم کۆمپانیایە بەهێزە من کات و تااقەتی خۆم ئەدەم بە کۆمپانیایەکی بەهێز لە مستەقبەل ئەم حەسەنێتەوە
زۆر میهمە هاوڕێیان لە ساڵی 93 زۆربەمان دانەمەزرابین کاک سەرکەوتەمەنە چەندە؟ کاک ئەحمەد من 96م. هاوڕێیان زۆربەمان لێرە کاک ئومێد ماڵی چەندی؟ کاک ئەحمەد یا من 91م 34 ساڵ. هاوڕێیان کاک ئومێد تەمەنی 2 ساڵ بووە تا ئێستا DXN هەیە. کورمە زۆر میهمە. خاڵی 12 ناوبانگی جیهانی و گەشەی خێرا. هاوڕێیان بەپێی ڕێکخراوی فرۆشی ڕاستەوخۆ کە هاوڕێیان لە نیویۆرکە ئەڵێ DXN لە ڕێزبەندی 24 باشترین کۆمپانیای جیهانە. طبعاً 24 غەڵەتە، هاوڕێیان ئێستا 12ە. هاوڕێیان 12 باشترین کۆمپانیای جیهان DXNە. هاوڕێیان لە ناو سەدان هەزار کۆمپانیا ڕێزبەندی 12. ئەمە زۆر میهمە. ئێستا لەوانەیە پرسیار بکەی بڵێ کاک ئەحمەد ئەی ئەو کۆمپانیایی کە یەکەمە ئەو کێیە؟ هاوڕێیان ئەو لەوانەیە تەمەنی 50 ساڵ بێ لە بوارێکتر ئیش بکە. بەڵام هاوڕێیان DXN لە ئایندە 100% یەکەمە. هاوڕێیان لە یاد مەکە DXN 16 ساڵە لە شەرقل ئەوسەط یەکەمە. DXN لە میدل ئیست لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست 16 ساڵە یەکەمە. 16 ساڵ یەکەمە لە ڕووی کۆمپانیاوە، لە ڕووی فرۆشەوە، لە ڕووی مبیعاتەوە. ئەمە زۆر مهمە. خاڵی 13 هاوڕێیان شەرعیەت و یاسایی بوونی کۆمپانیای DXN بەپێی پێوەرەکانی ئەنجومەنەکانی فرۆشی ڕاستەوخۆ. DXN شەرعیە، یاساییە، لە ڕووی حکوومەتەوە، لە ڕووی یاساییەوە، لە ڕووی قانونیەوە، لە ڕووی هاوڕێیان فرۆشی ڕاستەوخۆی نێودەوڵەتیەوە، لە ڕووی هەموو شتێکەوە. قانون و قوانین ئۆفیسی خۆی ئەکاتەوە، ئیشی خۆی ئەکاتەوە، مەعمەلی خۆی ئەکاتەوە، ئیشی خۆی ئەکات. ئەمە کۆمپانیایەکی بەهێزە. هاوڕێیان ئەبێ هەموو ئەندامێک ئەوە بزانێ سیستەمی DXN بۆ سەرکەوتن دیزاین کراوە. ئەگەر ئەنجامت نییە خەتای خۆتە، دەستکەوتت نییە خەتای خۆتە. سبەی دووس بەی ئەگەر تۆ واز بێنی خەتای خۆتە. چونکە هاوڕێیان سیستەمی DXN زەرەری تیا نییە، خەتەریاتی تیا نییە، مشکلەی تیا نییە، شتی خراپی تیا نییە، هەڵەی تیا نییە. هەمووتان شایدت. ئەم سیستەمە داڕێژراوە بۆ سەرکەوتن. خانوو ئەکڕی، سیارە ئەکڕی، زێڕوزی ئەکڕی، گەشت، هەموو شتێک لەم کۆمپانیایە بەردەستە. یعنی هاوڕێیان خەتاکە لە کێیە؟ کاک ئومێد خەتاکە لە کێیە کە من سەرکەوتوو نابم؟ 100% لە خۆمانە کاک ئەحمەد، گومانتیان نییە. ئافرم بۆت کاکە ئومێد هەر بژیت. خەتاکە لە خۆمانە، کەواتە سیستەمی DXN بۆ سەرکەوتن دیزاین کراوە. هاوڕێیان ئەم وێنەیە سکرینکەن پیشانی ئەندامەکانی خۆتان بدەن. هاوڕێیان زۆر باشە. ئایا دەزانن بەهێزترین نهێنیەکانی سەرکەوتن چییە؟ چی هاوڕێیان؟ خوای گەورە لە قورئانی پیرۆز ئەفەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى چی هاوڕێیان؟ ئەو خۆی بگۆڕێ. یعنی هاوڕێیان خوای گەورە هیچ کەسێک ناگۆڕێنێ، هیچ کەسێک. هاوڕێیان ئەبێ خۆی لە نەفسی خۆی بگۆڕێنێ. هاوڕێیان باشە؟ خۆی لە نەفسی خۆی، لە ناخی خۆی ئەبێ خۆت بگۆڕی. ئەم ئاەتە دەلیلە بەڵگەیە لەسەر چی؟ هاوڕێیان لەسەر ئەوەی خوای ئەمە هاوڕێیان ئەمە بەڵێنی خوای گەورەیە. خوای گەورە هیچ کەسێک ناگۆڕێنێ ئەگەر خۆی نەگۆڕێنێ. یعنی ئێستا هاوڕێیان هەر کەسێک گوێی لە منە ئەمە ئەبینێ ئەمە جوانترین یاسایە، ئەمە بەڵێنی ئیلاییە. هاوڕێیان خوای گەورە تۆ ناگۆڕێنێ ئەگەر خۆت نەگۆڕی. کەواتە هاوڕێیان تۆ ساردی کێشەکە لە تۆیە، تۆ بەردەوام نابی کێشەکە لە تۆیە.
تۆ دا ئەبڕی کێشەکە لە تۆیە تۆ بەکارنایەنی کێشەکە لە تۆی هاوڕێیان هەرچی دروست ئەبێ مشکلەکە لە خۆتە یعنی تۆ ئەگەر ئەتەوێ سەرکەوتوبی هاوڕێیان تۆ ئەگەر ئەتەوێ سەرکەوتوبی ئەبێ یەکەم جار لە خۆت دەست پێ بکەی ئەمە بەڵێنێکی خوای گەورەی هاوڕێیان زۆر جوانە کەسێک لێرە گوێی لە ئێمەیە ئەڵێ کاک ئەحمەد ئەمانەیە بزانین چۆن لە DXN سەرکەوتوو بین چی بکەین بۆ ئەوەی سەرکەوتوو بین پێکهاتەکانی سەرکەوتن لەگەڵ DXN چییە هاوڕێیان کاک سەرکەوت بەردەوامی بەردەوام ئوستاز دێرێ زۆر باش زۆر باشە هاوڕێیان چەند خاڵێک هەیە هەر کەسێک جێبەجێ بکە سەرکەوتوو ئەبێ یەکەم خواست و هاندەری ئەرێنی کەسێکی ئەرێنی بە خواست واتە ویستی ڕاستەقینە دەبێ لە دڵی خۆتدا ویستی ڕاستەقینە دروستکە لە دڵی خۆتدا ویستی ڕاستەقینە دروستکە هەر ئەندامێک ویستی ڕاستەقینەی نەبێ سەرکەوتوو نابێ و هاندان ئەرێنی بە ئیجابی بە ئامانج و پلان ئامانج دابنێ بڵێ من ئەبێ ببمە سەفیر مەلەکی ببمە نەجم ماسی تەواو تەحلیق و ڕەخنە و قسەی کەس کار لە من ناکە هاوڕێیان کار لە من ناکە تەواو ئامانج دابنێ و بە پلان و ئیشکە ڕۆژانە پرۆژەکە ئەبێ بە خەڵک بناسێنم بەرهەمەکان ئەبێ بە خەڵک بناسێنم ڕۆژانە ئەبێ ئەوە بکەم ئەگەر تۆ ئەو پلانەتە بە ڕۆژانە و ئامانجت بۆ خۆت دانە سەرکەوتوو ئەبی خاڵێکی تر هاوڕێیان فێربوون و مەشق ڕاهێنان هاوڕێیان ڕاهێنان بیکە ئێستا ڕاهێنانە دەرمەچ لە محازەرەیە خەیاڵت نەڕوا هێشتا پلانەکە ماوە تەرکیزت نەڕوا لەگەڵم ببێنەوە محازەرەی بەیانی هەیە ئامادە بە گەشتێک هەیە یەکەم کەس تۆ ئامادە بە یەکەم کەس تۆ ئامادە بە لە لقی DXN سیمینارێک هەیە یەکەم کەس تۆ ئامادە بە چاڵاکیەک هەیە یەکەم کەس تۆ ئامادە بە هاوڕێیان یەکەم کەس کی ئامادە بێ تۆ ئامادە بە ئەمە چی ئەکا ئەمە وا ئەکا تۆ سەرکەوتنی گەورە بەدەستبێنی باش هاوڕێیان زۆر جوانە هاوڕێیان بەکارهێنانی بەرهەم DXN و سەرکەوتن لە DXN زۆر سادەیە ناکرێ و نابێ تۆ ئەندامی DXN بی سابوونت مەعجونت شامپۆت فڵچەت DXN نەبێ ناکرێ هاوڕێیان بە هیچ شێوازێک ئەبێ بەرهەمەکانت بەرهەمی DXN بێ بۆ ئەوەی سوودیان لێبینی و بتوانی بۆ خەڵک باسیکەی هاوڕێیان پەیوەستبوون بە کاری ڕێکخراو واتە کارەکانت مرتب بێ خۆت کۆ کردبێتەوە هاوڕێیان ئامادەبی ئامادە ئەم DXNە پێویست ئەکا ڤیدیۆ بکەی پێویست ئەکا سەردان بکەی پێویست ئەکا بانگێژ بکەی پێویست ئەکا ڕۆژانە قسە بکەی لەگەڵ 30 کەس بیکەی پێویست ئەکا سەد خاڵ پڕ بکەیەوە پڕی بکەیەوە پابەند بی ڕێکخراو بی خاڵێکی تر سەبر و بەردەوامی تحملت هەبێ سەبرت هەبێ بەردەوام بی نابێ بڵێ من ئەنجامم نییە وەڵام من ئەوە چەند مانگە کار دەکەم ئەنجامم نییە وەڵام من چەند ساڵە کار دەکەم ئەنجام نییە نا لە DXN چیرۆکەیە بە ساڵێک تەقیوەتەوە هەیە بە 2 ساڵ تەقیوەتەوە هەیە بە 3 ساڵ تەقیوەتەوە وا بیر بکەوە تۆ لە سلێمانی سەرکەوتن بۆ نمونە لە زاخۆیە تۆ بە ڕێگا ئەڕۆی ئەبێ بەردەوام بی ئەبێ بڕۆی نابێ بۆستی لەوانەیە سەرکەوتنی تۆ لە ڕانیە بێ لەوانەیە سەرکەوتن لە هەولێر بێ لەوانەیە سەرکەوتنی تۆ لە شێخان بێ لەوانەیە سەرکەوتن لە دهۆک بێ لەوانەیەش ئەبێ تا زاخۆ بەردەوام بی لەوانەیە لە زاخۆش تێپەڕێ بچێ بۆ تورکیا ئەبێ تۆ بەردەوام بی سەبر و تحمل دەبێ زوو بێزار مەبە وەڵا ئەندام بۆم دەرناچێ وەڵا مامۆستا ئەندام بۆم دەرنەچوو وەڵا مامۆستا من وا وەڵا مامۆستا من وا وەڵا مامۆستا من وا هاوڕێیان ئەوە مەکە بەردەوام بە بمێنەوە خاڵێکی تر بە دوواداچوونی چڕ بۆ تیم ئەندامت هەیە متابعی بکە لەگەڵی بە گوێ بۆ بگرە فێری بکە یارمەتی بدا کۆپیکردن و دووبارەکردنەوەی دروستکردنی سەرکردەکان کاک ئومێد با 50 ئومێدی هەبێ کاک سەرکەوت ئەبێ 50 سەرکەوتی هەبێ ئەگەرنا بە هیلاکت دەچی و ماندوو ئەبی هاوڕێیان ئارامگرتن و کۆڵ نەدان ئێستا باسی ئارامیمان کرد هاوڕێیان فەلسەفەی جوتیار و بیرکەن ئەبێ جێبەجێ بکەی جوتیار چی هاوڕێیان جوتیار عەرزێکی هەیە
دانەوێڵەی خۆی ئەچێنێ، ئاوی ئەدا، ئەی پارێزێ، ئەی بژێرێ، چەند مان چاوەڕێ ئەکا، ئەوجا بەروبووم ئەدورێتەوە. جۆتیار دار ئەچێنێ، چەند ساڵ بەخێوی ئەکا، اینجا بەروبووم ئەخوا. تۆ ڕێک وای هاوڕێیان، تۆ ئێستا ئەندام دێنی و ئەندام دێنی و ئەندام دێنی و گروپ دروزەکەی، ئەمە چاندنە. دوای ساڵێ، 2 ساڵ 3 ساڵ بەرهەمەکەی بە تەواوەتی ئەخۆی. یان بیرکەن هاوڕێیان، کەسێک بیر لێ ئەدا، لەوانەیە ئەبێت 10 مەتر حەرز قوڵکەی، هەر لێدا لێدا بیر لێدا بیر لێدا تا ئەگەی بە ئاو. هاوڕێیان باشە؟ ئەوەشیان هاوڕێیان کە لێ دیارە لە تۆمارکردنی لێدانی دڵ کەیدای دڵ هاوڕێیان ئەبینی تەندروست یا تەندروست نییە. ئەمە چییە؟ ئەم هێڵە، ئەم هێڵە هێڵی داهاتە لە DXN. بەرز ئەبێ، نزم ئەبێ، بەرز ئەبێ، نزم ئەبێ، بەرز ئەبێ، نزم ئەبێ، بەرز ئەبێ، نزم ئەبێ، بەرز ئەبێ. هەر ئەندامێک لێرە گوێی لە منە، هەر لیدەرێ گوێی لە منە. داهاتی کەم بوو، داهاتی زیاد بوو، ئەبێ لای ئاسایی بێ و بەردەوام بێ. هاوڕێ بەردەوامی سەرسام مەبە ئەگەر سەرکەوتوەکان کەم ببینیت، چونکە زۆربەی خەڵک دوای چەند هەوڵێکی کەم پاشەکشە دەکەن و بەردەوام نابن، و لەوانەیە پاشەکشە بکەن لە کاتێکدا نزیکن لە لوتکە بەبێ ئەوەی هەستی پێ بکەن. پرسی پێداگری و بەردەوامی پرسی کۆشش و ئارەقەیە، نەک پرسی زیرەکی. هاوڕێیان زیرەکی و ئیلهام 1% 99% ماندووبوون و کۆشش. ئەمە یاسای ئەدیسۆنە بۆ سەرکەوتن. سکرینیکەن هاوڕێیان، یعنی تۆ زیرەکی و ئیلهام وەردەگری 1%. 99% پرۆسەی سەرکەوتن ماندووبوونە، هەوڵدانە، بێهیواییە، شەکەتبوونە، ڕەفزە، نەخێرە، هیلاکەتە. بەڵام هاوڕێیان کە گەیشتی بە لوتکە، گەیشتی بە هەموو ئەو شتانەی کە تۆ خەونی پێوە دەبینیت. هاوڕێیان ئەمە نمونەی کەسێکە کە ئێستا گوێی لە منە، گروپی هەیە یان لە ئایندە گروپ دروست دەکا. هاوڕێیان یەکەم مراویەک لەگەڵ چەند بێچوویەکی خۆی لە شۆستەیەک، وێنەی دووەم ئەم مراویە ئەڕوا بۆ شوێنێکی غەڵەت. سێیەم هەموو مراویەکان بێچووەکان ڕۆیشتن، مردن، نەمان. چیمان بۆ دەردەکەوێ؟ لیدەر و گروپەکەی. ئەو لیدەرەی هەرگیز گوێڕایەڵی سپۆنسەری خۆی نییە، ئەو لیدەرەی بەس خەرێکی ڕەخنەیە لە سپۆنسەر، ئەو لیدەرەی کە هەموو شتێک ئەکا بە کێشە لەگەڵ سپۆنسەرەکەی، ئەو لیدەرەی بە مەزاجی خۆی ئیش دەکا، ئەو لیدەرەی بەس خەریک قسە و قسەڵۆکە، ئەو لیدەرەی کە بەردەوام پێی وایە ئەنجامی نییە، خەتای ئەحمەد سوبحیە، خەتای کاک فڵانە، خەتای خوشکە فڵانە. ئەو لیدەرەی هاوڕێیان کە بەردەوام لە ماندووبوون و هیلاکەت و سلبیاتە. ئەوها گروپەکەی ئەباتە بۆ شوێنێکی غەڵەت هاوڕێیان، بۆ شێوازێکی کارکردنی غەڵەت، هەتا هیچی بۆ نامێنێتەوە. لەم وێنەیە ئەوە فێر ئەبین وەک ئەو بە بە خۆشەویستی و دڵسۆزی بۆ تیمەکەت، یعنی وەکو ئەو دایک بە بۆ گروپەکەت، و وەک ئەو مەبە بە کەمتەرخەمی و لە بەدواداچوونە. یعنی وەکو مراوی کە دایکە دڵسۆزی ئەندامەکانی خۆت بە، بەڵام وەکو ئەو مەبە کە کەمتەرخەم بی. هاوڕێ ئێستا ڕێک دەین باس چیەکەین؟ ئێستا DXN مان ناسی، زانیمان چۆن ئەبێ لە DXN کار بکەین، چۆن سەرکەوتوو بین. ئێستا باسی ئەوە ئەکەین ئەو پلانە چییە کە ئێمە ئەگەێنێتە هەزاران دۆلار. ئەم پلانە چییە؟ دیدگای 20/20. هاوڕێیان ستراتیژی 20/20 چییە؟ چۆن ئێمە ئەگەێنێ بە هەزاران دۆلار. هاوڕێیان یەک خولەک مەجال ئەدەم بە ئەموتان ئەندامەکانتان ئاگادار بکەنەوە هاوڕێیان، و نەفەسێک هەڵمژن، مێشکتان ئاسوودە بکەن، باسی ئەو پلانە ئەکەین هاوڕێیان. باشە؟ ئێستا هەموو شتێک فێر بووین، هەموو شتێک مازانی هاوڕێیان، دووبارە ئەندامەکانتان ئاگادار بکەنەوە، بڵێن ئێستا کاتی باسکردنی پلانەکەیە، داخل بن. هاوڕێیان یەک خولەک دەست پێکەینەوە.
سەرکەوتیان بەڵێ ئوستاز لێرەم کاک ئومێد لەگەڵمانی لێرەن کاک ئەحمەد لێرەن بەڵێ کاک ئەحمەدیان لێرەیم برام ئومێدگیان ئەندامەکانتان ئاگادارکەنەوە بەسەر چاوانەوە خەریشی ئوستاز خەشە برایان خەمت نەبێ ئینشەڵڵا ئەندامەکان خۆیان پاڵەوانن کاک ئەحمەد ماشەڵڵا هەموویان ئامادەن وەگەیان پاڵەوانن هاوڕێیان یەک خولەکی تر دەست پێ دەکەم باشە زۆر باشە سەرکەوتگیان دەست پێ بکەین کاک ئومێد بەردەوام بۆ ئوستاز چاوەڕێین دەست پێ بکە کاک ئەحمەد زۆر باشە هاوڕێیان پلان یان ستراتیژی 20/20 کە چەند ڕۆژێکە ڕکلاین بۆ ئەەکەین و ئەڵێن ئەندامەکان پێویستە ئامادە بن چییە ئەم پلانە ئێستا باسی ئەەکەین هاوڕێیان هەر بۆ ئەوانەی دەخوازن بگەنە ئازادی دارایی پێویستیان بەوە نەبێ کرێکار بن لە بن دەستی خەڵک ئیشکەن کارمەندی خەڵک بن هەژار بن ئەوانەی دەخوازن دەوڵەمەند بن ئەم پلانە بۆ ئەوانە بۆ ئەوانەی دەخوازن بگەن بە پلەی سەفیر مەلەکی ئەم پلانە بۆ ئەوانە بۆ ئەوانەی دەخوازن تیمێکی کارکردنی جیهانی گەورە بنیاد بنێن ئێمە لێرە ئەنداممان هەیە لیدەرمان هەیە ئەوێ گروپێکی جیهانی دروستکە گروپێکی گەورە دروستکە ئەوێ سەدان لیدەر لە گروپەکەی بێ ئەم پلانە بۆ ئەوە بۆ ئەوانەی دەخوازن داهاتێکی گەشە سندویان دەست بکەوێ یعنی مانگانە $100 لە داهاتەکان زیادکە ئەم مانگە داهاتەکەت $300 بوو مانگی ئایندە ببێ بە $900 مانگی ئەولاتر ببێ بە $1500 ئەم پلانە بۆ ئەوانە بۆ ئەوانەی دەخوازن هەموو ئەو هاندەرانەی کۆمپانیا دەیان بەخشێت دەست بخەن یعنی گەشتە پلەیە 15 وەرقەیە $230 وەکی نەجمە نەجم یاقوتیە نەجم ماسیە هەموو ئەوانە بەدەست بێنی ئەم پلانە بۆ ئەوانە بۆ ئەوانەی دەخوازن تا بکرێت لە بلۆکردنی تەواوەتی لە پاداشتی سەرکردایەتی ئەڵماس بەدور بن ئەوانەی نایەنەوێ هاوڕێیان ڕێژیان ببڕێ تووشی جەزب بن تووشی هاوڕێیان نەمانی ڕێژە بن لە سیستەمی دارایی ئەوەمان هەیە هەر کەسێک لێرە حەز ناکات تووشی ئەوە بێ ئەم پلانە بۆ ئەوە بۆ ئەوانەی دەخوازن بە خێرایی داهاتیان زیادکە ئەم پلانە بۆ ئەوانە بۆ ئەوانەی دەخوازن سەرکردە لە تیمەکانیاندا بدۆزنەوە ئەم دیدارە بۆ ئەوانە بۆ ئەوانەی دەخوازن شایستەی هەمیشەیی بۆ ڕەحلەی دووەلی بن ئەم پلانە بۆ ئەوانە بۆ ئەوانەی دەخوازن بە خێرایی لە وەزیفە لە کرێکاری لە کارمەندی لە ئیشکردن بۆ خەڵک لەسەر بینا لەسەر ئەسکەلا نەجاتیان بێ ئەم پلانە بۆ ئەوانە هەر کەسێک دەیەوێت ژیانی بگۆڕێ ئەم پلانە بۆ ئەوانە بۆیە بە تەرکیزەوە گوێ بگرن چۆن دەست بە پلانی تۆپ 20 بکەم ئەگەر من ئەندام بم لە کۆمپانیا تیمم هەبێ یعنی هاوڕێن ئێستا تۆ ئەندامی گروپت هەیە گوێت لە منە چۆن دەست پێ بکەیت پابەندبوونی خۆت بە پڕکردنەوەی سەدخاڵی مانگانە کە نزیکەی 280 درهەمە هاوڕێیان درهەم پارەی سعودیە باشە سەدخاڵی مانگانە پڕ بکەیەوە ئیتر هاوڕێیان لێرە بە $100 بە 100,000 بە 50,000 فرۆش ئەەکەی بۆ خۆت ئەیکڕی ئێستا هەر کەسێک ئەوێ ئەم پلانە جێبەجێ بکە کە داهاتی بگا بە دەفاتر $، ئەبێ ئێستا بڕیار بدا مانگانە سەدخاڵی خۆم پڕ دەکەمەوە دووەم چییە هاوڕێیان قایلکردنی دوو لە ئەندامانی تیمەکەم
بۆ ئەوەی مانگانە هەمان شت بکەن. ئەمە پلانەکەی هاوڕێن. یعنی پلانەکە دوو شتی ئەوێ. اینجا ئێستا دەین بە جۆنی باسیەکەین. ئەگەر تۆ لێرە ئەندامی و لیدەری و گروپت هەیە، ئەبێ ئێستا قرار بدەی مانگانە 100 خاڵ پڕ بکەی و هەموو مانگێ لە گروپەکەت دوو ئەندام تۆمار بکەی کە 100 خاڵ پڕ بکەن. ئێستا تۆ وەکو ئەوە وایە پلانەکەت جێبەجێ کردبێ. دووەم، ئێستا لێرە کەسێک گوێی لە منە ئەندامی تازەیە. چی بکە؟ بەشداری بکەی لە کۆمپانیا لە ڕێگەی ئەندامبوونەوە 100 خاڵی خۆت پڕ بکەیەوە. بۆ خۆت بەرهەم ئەکڕی، ئەیفڕۆشی، ئەیناسێنی، ڕیکلام ئەەکەی، چی ئەەکەی ئازادی. باشە؟ و مانگانە بەرهەمە تەندروستیەکان هاوڕێیان بۆ دوو لە ئەندامانی تیمەکەم باسکەم یان پڕ بکەنەوە. یعنی هاوڕێیان لێرە ئەندامی تازە یان ئەندامی کۆنی بەر لەوەی پلانەکە باسکەین ئەبێ ئەم قەرارە بدەی خۆم 100 خاڵ پڕ دەکەم، هەموو مانگێ دوو ئەندام تۆمار دەکەم کە 100 خاڵی مانگانە پڕ بکەن. ئایا کاک سەرکەوت ئەم پلانە زەحمەتە؟ وڵا زۆر ئاسانە. ئەگەر تۆ دوو نەفەر بەم پلانە جێبەجێ بکەن وەڵای حەیف کە کارەکەی. زۆر باشە. یعنی هاوڕێیان نەیوتووە 100 ئەندام، 10 ئەندام، 5 ئەندام، ئەڵێ دوو ئەندام. دوو ئەندام. بەم دوو ئەندامە تۆ بە یەک ساڵ ئەگەیتە دەفاتر. چۆن؟ وەرن با باسیکەی. هاوڕێیان بەڵام ئاگادار بن ئەم پلانە بۆ ئەو کەسەیە کە ئەوێ جێبەجێی کە. هاوڕێیان کاتێ ئێستا سلایت ئەگۆڕم ئیتر مێشکت ئاڵۆز ئەبێ لەگەڵ داهاتەکان. ئەڵێ ئەمە بە کەس ناکرێ، بەڵام بمێنەوە لە کۆتایی من قسەی ترم بۆدان هەیە، من پلانی ترم بۆدان هەیە. هاوڕێیان ئێمە باسی 12 مانگ دەکەین، 1 ساڵ. یعنی ئێستا مانگی 4ە هەتا مانگی 4ی 2027. تۆ ئەگەیتە داهاتێک خۆت باوەڕ ناکەی. مانگی یەکەمی ئەندام بوونە، تۆ 100 خاڵی خۆت پڕ دەکەیەوە، دوو ئەندام تۆمار دەکەی 100 خاڵی خۆیان پڕ دەکەنەوە. هاوڕێیان یاسایەکە بەم جۆرەیە. تۆ ئەندام دێنی، ئەندامێک تێنا 100 خاڵی پڕ کرد، دوو ئەندامت تێنا 100 خاڵیان پڕ کرد، تۆش 100 خاڵت پڕ کرد. چەند خاڵت کۆ کردەوە؟ 300 خاڵ. پلانەکە چییە؟ پلانەکە تۆمارکردنی دوو ئەندامە لە یەک مانگ. یعنی هەر ئەندامێک بێتە گروپی تۆ ئەبێ ئەو ئەندامە دوو ئەندام تۆمارکە مانگانە. یعنی هاوڕێیان ئەگەر سیرکەی لێرە نووسراوە تۆ، ئەوە تۆی، M1 ئەوە دوو ئەندامی تازەن. لە مانگی دووەمە ئەمانەش ئەبێ یەکی دوو ئەندام تۆمارکەن بۆ ئەوەی گروپەکە گەورە بێ بتەقێتەوە. هاوڕێیان تەبعەن ئێمە بۆ ئەوەی کاتان زۆر نەگرم حیساباتەکە لێک نادەینەوە، بەڵام هاوڕێیان لە خوارەوە نووسیمانە قازانجی مانگانە $5.25. یعنی هاوڕێیان ئەندامێکی تازە 100 خاڵی خۆی پڕ کردووە، دوو ئەندامی هەبووە، یەکی 100 خاڵیان پڕ کردووە، $5. لەوانەیە هاوڕێیان کەسێک لێرە بڵێ بۆ نمونە $5 کەمە، یان لەوانەیە هاوڕێیان کەسێک بۆ نمونە بڵێ من بچم بایی 100 خاڵ بەرهەم بۆ خۆم بکڕم، وەڵا بەرهەمەکان گرانە، نرخیان زۆرە، زەحمەتە، بۆ ئەوەی داهاتەکەم $5 بێ. بەڵام وانی هاوڕێیان من هاوڕێیان 5 ساڵیش ئەبێ بەرهەمەکانی DXN هەموو مانگێ وەردەگرم بە بەلاش. لەوانەیە کەسێک ئێستا لای سیر بێ پرسیار بکە بڵێ چۆن بەلاش؟ هاوڕێیان من داهاتێکی باشم هەیە، هەر داهاتی DXN 100 خاڵی مانگانە پڕ دەکەمەوە. ئەمە وەکو ئەوەیە بەلاش وەستا بێ هاوڕێیان، بەلاش وەستا بێ. بۆیە تۆ مانگی یەکەم و مانگی دووەم و مانگی سێم لەوانەیە پێویست بکە بەرهەم بۆ خۆت بکڕی، بەرهەم بۆ ماڵی خۆت بکڕی، بە کاربەرێکی چاک بی، بەرهەمەکان بە جوانی بەکاربێنی. بەڵام ئێستا لێرە فێرت دەکەم لە ئایندە ئەگەی بەچی؟ هاوڕێیان ئێستا کەسێک 100 خاڵی بۆ خۆی کڕی بۆ ماڵەوە، پێداویستی ڕۆژانەی خۆی، معجون، سابون، شامپۆ، قاوە، چای، کرێم، یان بەشێکی لێی فرۆشت،
دوو ئەندامیشی تۆمار کرد ئەوانیشی وا فێر کرد 100 خاڵ پڕ بکەنەوە داهاتی تۆ چەندە؟ 5 دۆلار مانگی دووەم هاوڕێیان ئەها ئەبینی M1 و M1 ئەوانە ئەندامی مانگی یەک بوون ئەوانیش یەکی دوو ئەندامیان هێناوە تۆش M0 دوو ئەندامی ترت هێناوە 100 خاڵیان پڕ کردووە هاوڕێیان تۆ 100 خاڵی خۆت پڕ کردووە دوو ئەندامە تازە کەشکە لە مانگی دوو تۆمارت کردووە 100 خاڵیان پڕ کردووە دوو ئەندامە کۆنەکەش هەر یەکی دوو ئەندامیان هێناوە هەمویان 100 خاڵیان پڕ کردووە هاوڕێیان باشە عەفوەن هاوڕێیان درهەم ئیماراتیە باشە سعودی نییە هاوڕێیان سیرکەن ئەم گروپە چۆن دروست ئەبێ پێویستی بە جوهدێکی باشە پێویستی بە کەسێکی زۆر جیرەکە پێویستی بە کەسێکی پاڵەوانە پێویستی بە کەسێکی عیملاقە بتوانێت ئەمە بکە هاوڕێیان گروپەکە چەند خاڵی هێنا 900 خاڵ ئەی تۆ 100 خاڵ داهاتی تۆ کردی چەند؟ کردی 14 دۆلار مانگی دووەم داهاتی تۆ 14 دۆلارە پلانەکەمان چییە؟ کاک ئومێد کۆپی بوو دروستکەین مامۆستا پلانمان چییە؟ هاوڕێیان مانگی دوو ئەندام ئەندامەکانش فێر ئەەکەی مانگی دوو ئەندام بەو شێواز ئەو پلانی ئێمەیە هاوڕێیان مانگی سێم هاوڕێیان لەسەر هەمان سیستەم بەردەوام ئەبی باشە هاوڕێیان لە ناو دیزاینەکە شوێن نییە بۆ M2 900 خاڵی هەیە ئەمە گروپی هەیە M1 300 خاڵی هەیە دوو ئەندامی هێناوە M1 کەیتر دوو ئەندامی هێناوە هاوڕێیان سیر بکە من M0 دوو ئەندامی ترم هێناوە لە مانگی سێ 100 خاڵیان پڕ کردووە ئەندامە کۆنەکانیشم یەکی هاوڕێیان یەکی دوو ئەندام و دوو ئەندام و دوو ئەندام هاوڕێیان گروپێکی گەورە دروست بووە لە مانگی سێم هەموو گروپەکەت یەکی 100 خاڵ پڕ بکەن تۆش 100 خاڵ پڕ بکەی هاوڕێیان ئەکاتە 2700 خاڵ ئێمەش هاوڕێیان هاتووینە لێکدانەوەکەمان زۆر جوان کردووە هاوڕێیان لێکدانەوەکەمان زۆر جوان کردووە هاوڕێیان کە لە کۆتاییدا بەهای خاڵی گروپی کەسی کۆکراوە ئەکاتە 3900 خاڵ اینجا هاوڕێیان هەموو گروپەکەت داهات وەردەگرن هاوڕێیان قازانجی مانگی 71 دۆلار ئەبێ قازانجی کۆکراوە لە هەر سێ مانگ 91 دۆلار دەبێ هاوڕێیان سێکە ئێمە لە سێ مانگە گەیشتین بەو داهاتە ئێمە هەر بەردەوامین ئەچینە مانگی چوارەم هاوڕێیان مانگی چوارەم لەسەر هەمان پلان بەردەوام ئەبی سیرکە کاک سەرکەوت ئەم برا بەڕێزە ئێستا بۆتە وەکی نەجم ئەم برا بەڕێزە لە مانگی چوار چی کردووە کاک سەرکەوت کاک ئومێد گوتان لێمە بەڵێ ئوستاس هەمان پلانی چی کردووە هەمان پلانی جێبەجێ کردووە چی کردووە هەمان پلان چییە ئەندامی تری هێناوە گروپەکەشی بامان شێواز ئەندامی تریان هێناوە هاوڕێیان ئەم کەسە لە مانگی چوار دیسان دوو ئەندامی هێناوە کە 100 خاڵ و 100 خاڵیان پڕ کردووە گروپەکەیشی بە هەمان شێواز ئەها M1 و M1 ئەندامی مانگی سێن لە مانگی چوار ئەوانیش یەکی دوو ئەندامیان هێناوە M2 M3 ئەمانە ئەندامی مانگی یەک و مانگی دوون گروپەکەیان گەورەتر بووە هاوڕێیان زۆر باشە ئەم خۆی چییە؟ ئەم خۆی هاوڕێیان وەکی نەجم زۆر جوانە هاوڕێیان داهاتەکەی ئەبێتە چەند؟ هاوڕێیان داهاتەکەی ئەبێتە 270 دۆلار داهاتی کۆکراوە هاوڕێیان داهاتی کۆکراوە کە هی هەر چوار مانگ ئەبێتە 360 دۆلار بەس بە چی یاسایەک بەو یاسایی ئەم کەسە بەردەوام پرۆژەکەی بە خەڵک ناساندووە قەراری داوە بڕیاری داوە مانگی دوو ئەندام تۆمار دەکەم چی ڕووبدا ئەو دوو ئەندامە ئەبێ 100 خاڵ و 100 خاڵ پڕ بکەن هاوڕێیان
بەداخەوە زۆربەی ئەندامەکان کە ئێستا لێرە گوێ لە منە مانگ دێ و مانگ دەڕوا ئەندامێک دروست ناکەن 100 خاڵ پڕ بکە لە 2-3 مانگە یەک ئەندام تۆمار دەکەن کە 100 خاڵ پڕ بکە ئەمە گەورەترین کێشەی ئەندامەکانە بەڵام ئەم پلانە ناچارت دەکا هەموو مانگێ 2 ئەندام تۆمارکەی کە 100 خاڵ پڕ بکەنەوە ئیتر پێویست ئەکا 100 ئەندام تۆمارکەی 500 ئەندام تۆمارکەی پێویستی بە بەتەڵی خۆیەتی بەتەڵ تا 2 ئەندام دەرچێ 100 خاڵ پڕ بکەن زۆر جوانە مانگی پێنجەم هاوڕێیان مانگی پێنجەم تۆ وەکیل نەجمی و 2 وەکیل نەجم لە گروپەکە دروست بوو هاوڕێیان ئەوانیش وەکیل نەجمیان هەیە ئەها گروپەکەت هەمان یاسای جێبەجێ کردووە ئەگەر بەی سیرکەی M0 ئەم برا بەڕێزە لە مانگی 5 2 ئەندامی تۆمار کردووە گروپەکەیشی کە ئەندامیان هەیە هەمویان هەمان پلان جێبەجێ دەکەن 2 ئەندام 2 ئەندام 2 ئەندام 2 ئەندام 2 ئەندام هاوڕێیان ئیتر یەک دنیا خاڵ کۆبێتەوە هاوڕێیان نزیکەی 8,000 خاڵ کۆبێتەوە هاوڕێیان 8,000 خاڵ لە مانگی پێنجەمە داهاتی تۆ چەندە داهاتی تۆ 723 دۆلارە کە تۆ وەکیل نەجمی ڕێژەکەت 29 لە 5 مانگە داهاتی هەر 5 مانگت 1083 دۆلارە دەوەڕقە ئەبێ هاوڕێیان تۆ پرۆژێکت هەیە هاوڕێیان خۆ تۆ لە مەتعەم ئیش ناکەی خۆ تۆ لە فندقی ئیش ناکەی هاوڕێیان خۆ تۆ کرێکاری خەڵک نی ئەچی دا ئەمەزرەی بە 400,000 پاش 10 ساڵ هەر 400,000 یان شتێکی بچووک لێ کەم ئەکا شتێکی بەسیت خۆ تۆ هاوڕێیان کارمەندی خەڵک نی ساڵ بێ و ساڵ بڕوا 25,000 بۆ زیاد بێ 30,000 بۆ زیاد بێ ئەمە دیکسئێنە ئەبینی مانگانە چۆن داهات زیاد دەکا ئێستا ئەم برا بەڕێزدا 723 دۆلار داهاتێتی مانگانە 100 خاڵی خۆی پڕ دەکا ئەیکڕێ بۆ ماڵەوە بە بەلاش هاوڕێیان لە مانگی سێم و لە مانگی چوارەم بەرهەمەکان بە بەلاش بووی وەستایەوە پارەشی بۆ مایەوە اینجا هاوڕێیان لەگەڵ ئەم پرۆژەیە ژیانت ئەگۆڕی دەوڵەمەند دەبی وەرە بچنە مانگی شەشەم هاوڕێیان مانگی شەشەم تۆ پلەکەت SR 33% واتە هاوڕێیان 4 وەکیل نەجم لە گروپەکە دروست بووە ئەگەر گروپەکەت هاوڕێیان هەمان پلانی تۆ جێبەجێ بکەن هەمان پلانی تۆ مانگانە 2 ئەندامی خۆت تۆمار دەکەی هەموو گروپەکەت یاسایە ئەبێ 2 ئەندام تۆمار بکەن کە 100 خاڵی خۆیان پڕ بکەنەوە هاوڕێیان لە 6 مانگە تۆ نەجم یاقوتی و ڕێژەکەت 33% هاوڕێیان 33% خۆت چیت کردووە کاک ئومێد خۆی چی کردووە برام کاک ئەحمەد پلانەکەی جێبەجێ کردووە هەر مانگێک 2 ئەندام تازە داخلەکە و ئەندامەکانیشی 2 ئەندامی تر داخل دەکەن هاوڕێیان ئەحمەد سوبحی لە 6 مانگا بووە نەجم یاقوتی ناڵێم ئەم داهاتم هەبوو بەڵام نزیک بووم وەڵڵی هاوڕێیان ئێستا ئێوە گوێتان لە منە وەڵڵی هاوڕێیان لە 6 مانگی ئەندام بوونم ئەحمەد سوبحی پلەی نەجم یاقوتی هەبوو بۆیە لاتان سیر نەبێ ئەم پلانە جێبەجێ ئەکرێ بەڵام لەوانەیە تۆ لات زەحمەت بێ ئێستا زۆر بۆت ئاسان دەکەم بەس لەگەڵم بمێنەوە تا کۆتایی هاوڕێ ئێستا لە مانگی شەشەمی ئەندام بوونی ئەها ئەبینی M0 2 ئەندامی تر هێناوە 100 خاڵ و 100 خاڵ M1 و M1 ئەو M1 و M1 هاوڕێیان ئەندامی مانگی 5 لە مانگی داهاتوو هەر یەکی 2 ئەندامیان هێناوە 3 ئەندامن 300 خاڵ 300 خاڵ M2 مانگی ڕابردوون هاوڕێ ئەبینی یەک هاوڕێیان ئەندامی 5 مانگە هاوڕێیان ئەندامی 5 مانگە ڕێژەکەی 29%. ئەندامی 4 مانگە ڕێژەکەی 25%. ئەندامی 3 مانگە 2700 خاڵیە. ئەندامی 2 مانگە 900 خاڵیە. ئەندامی 1 مانگە 300 خاڵیە. ئەندامی ئەم مانگە 100 خاڵیە. دەین لێرە لێکدانەوەی بۆ دەکەین خاڵەکانی ئەبێتە 8000 خاڵ.
لێکی ئەدەینەوە هاوڕێیان داهاتی مانگی شەشی 1960 دۆلار ئەبێ داهاتی هەر شەش مانگی 30 وەرەقە ئەبێ هاوڕێیان 30 وەرەقە 3000 دۆلار لە شەش مانگە هاوڕێیان ئەمە لە چ پرۆژەیەکی ئەم جیهانە هەیە ئەمە لە کام ئیشا هەیە ئەمە لە کام مەشروعە هەیە کام خاوەنکار ئەم داهاتە بە تۆ ئەدا لەسەر ڕووی زەوی ئیشێکم بۆ بدۆزەوە مانگ بە مانگ سەدان دۆلار داهاتت زیادکە نییە ئیشێکم بۆ بدۆزەوە سێ مانگ جارێک 100 دۆلار داهات زیادکە نییە هەتا ئەمری ئیشم بۆ بکە ئەگەر ساڵی 25,000ێکت بۆ زیادکەم تا هاوڕێ بەڵام دیکسئێن نا هاوڕێ ئەبینی دیکسئێن چۆن مانگانە زیاد دەکا وەرە مانگی عەفتەم هاوڕێیان مانگی عەفتەم هاوڕێیان لە مانگی عەفتەم کاک سەرکەوت دیسان چی کردوتەوە بە ئاسانی هەمان کاری دووارە کردوتەوە هاوڕێیان لە مانگی عەفتەم دوو ئەندامی تری تۆمار کردووە 100 خاڵ و 100 خاڵ ئەندامی مانگی شەش ئانش دوو ئەندامان هێناوە ئەندامی دوو مانگە چونکە گروپی گەورە بووە 900 خاڵی هەیە لە 7 مانگە هاوڕێیان 6 وەکیل نەجم بۆی دروست بووە 6 وەکیل نەجم هاوڕێیان ئەم پلەی ئێستا نەجم ماسیە 37 لە سەد هاوڕێیان ئەبینی گروپەکەیشی و نقاتی گروپی هاوڕێیان فڕیوە گەیشتوتە زیاد لە 10,000 خاڵ هاوڕێیان بینیوتە ئەمە چی ئاسایەکە ئەمە چ پلانێکەوە لە گروپەکە خۆت پابەنبی مانگی دوو ئەندام تۆمارکەی 100 خاڵ و 100 خاڵ پڕ بکەن گروپەکەت هەمووی پابەن بێ دوو ئەندام تۆمارکەن 100 خاڵ و 100 خاڵ پڕ بکەن خۆشیان لە مانگی عەفتە داهاتەکەت ئەبێتە 5,420 دۆلار واتە 54 وەرەقە نیو دەفتەر دۆلار داهاتی هەر عەفت مانگت ئەبێتە 84 وەرەقە 8,000 دۆلار چ نعمەتێکە هاوڕێیان چ ئەلماسێکە چ گەوهەرێکە ئەمە چ خێر و بێرێکە لە ناو ماڵەکەت هەیە لە گیرفانت هەیە لە ناو مۆبایلت هەیە ئیهمالی نایت بۆ لقی دیکسئێن معازەرە هەیە و ئەتوانیشی نای بۆ لای لیدەرەکەت ئەشتوانی لە جیات کارکردن خەریک ڕەخنەی لە جیات هەڵستان خەریک خەوی بینە مانگی هەشتەم هاوڕێیان لە مانگی هەشتەم ئەو کەسە هەمان کاری دووبارە کردوتەوە هاوڕێیان ئەندامی ئەم مانگەش خاڵیان پڕ کردووە دوو ئەندامیشان تۆمار کردووە هاوڕێیان یعنی لە مانگی هەشتا ئەندامی هێناوە ئەوانش یەکی دوو ئەندامیان هێناوە لات سیر نەبێ هاوڕێیان بە هەفتەیەک ئەندام جوان فێر دەبێ بە 21 ڕۆژ ئەندام ئەتوانێت ئەندام بێنێ هاوڕێیان هەموو گروپەکەی هەمان کاریان کردووە ئەم خۆی پلەکەی ئەبێتە SSD و چەندین نەجمماسی لە گروپەکەی دروست بووە گروپەکەی زۆر گەورە بووە هاوڕێیان گروپەکەی تەقیوەتەوە هاوڕێیان تەقیوەتەوە باشە لەگەڵ نقاتە لەگەڵ گروپە هاوڕێیان داهاتی ئەم مانگە هاوڕێیان بۆتە 14,000 دۆلار لەگەڵ 429 دۆلارە هاوڕێیان واتە چی؟ واتە 144 وەرەقە کاک ئومێد ڕاستمانە؟ بەڵێ کاک ئەحمەدیان تەواوە هاوڕێیان دەفتەرێک و 40 وەرەقە دەفتەرێک و 40 وەرەقە داهاتی تۆیە ئەگەر لە 8 مانگە ئەم پلانە جێبەجێ بکەی هەموو گروپەکەت یەکی دوو ئەندام بەڵام پێویستی بەوەیە لیدەرێکی کاریگەر بی لیدەرێکی خەمخۆر بی لیدەرێکی دڵسۆز بی ماندوو نەبی هەست بە ماندووبوون نەکەی بەردەوام بی ئەم مانگە دوو ئەندامی خۆم تۆمار دەکەم 100 خاڵ و 100 خاڵ پڕ بکەن هەموو گروپەکەم ئەوێ پابەند بن لەوانەیە بڵێ زەحمەتە بەڵام ئێستا پلانێکی ترم بۆت هاوڕێیان زۆر ئاسانی دەکەم مانگی نۆیەم تۆ پلەکەت دیدیە
سەد خاڵی خۆت پڕ کردووە، دوو ئەندامی تازەشت تۆمار کردووە، سەد خاڵ و سەد خاڵیان پڕ کردووە، هەموو گروپەکەت هەمان کاریان کردووە. هاوڕێیان هەموو گروپەکەت بە جیرەکانی خوارەوەش یەکی دوو ئەندامی تۆمار کردووە، یەکی دوو ئەندام. هاوڕێیان قازانجی مانگی نۆ ئەبێتە چەند هاوڕێیان؟ کێزانێ؟ کاک سەرکەوت. کاک ئەحمەد دەبێتە $121,000 و غەڵەتی ئەیچی ملیۆنێک و دۆلار. شۆک بوویمە وەڵا برا، ئەم من دەو ڕەقەمانە نازانم. زۆر باشە هاوڕێیان، ئەکاتە $33,000. واتە چەند؟ واتە هاوڕێیان چەند دەفتەر؟ چەند دەفتەر؟ 3 دەفتەر و 30 وەرەقە. کاک ئومێد ڕاستە؟ بەڵێ کاک ئەحمەدیان 3 دەفتەر و 30 وەرەقە و $21. هاوڕێیان داهاتی یەک مانگت بەو پلانە ئەبێتە هاوڕێیان 3 دەفتەر و 30 وەرەقە. لە 9 مانگە تۆ $55,000 کۆ دەکەیەوە، واتە 5 دەفتەر و 50 وەرەقە. مانگی دەیەم هاوڕێیان، مانگی دەیەم ئەم برا بەڕێزە هەمان کاری دووبارە کردوتەوە، دوو ئەندامی هێناوە، ئەوانیشی فێر کردووە یەکی دوو ئەندام بێنن، هەموو گروپەکەی لەوە ڕاهێناوە ئەبێ ئەندام بێنن، هەمویان یەکی دوو ئەندام، دوو ئەندام، دوو ئەندام، دوو ئەندام، هەر کەسێک کۆدی هەیە ئەبێ ئەم مانگە دوو ئەندام تۆمارکە، ئەو دوو ئەندامە سەد خاڵی خۆیان پڕ کردی بێتەوە. گروپێکی گەورە و گران بۆی دروست ئەبێ. داهاتی مانگی دە هاوڕێیان ئەکاتە $93,000 لەگەڵ $545. واتە چەند هاوڕێیان؟ واتە 9 دەفتەر و 35 وەرەقە. کاک ئومێد ڕاستە؟ بەڵێ کاک ئەحمەدیان تەواوە. هاوڕێیان 9 دەفتەر دۆلار لەگەڵ 35 وەرەقە داهاتی یەک مانگت ئەبێ. داهاتی هەموو دەمانگەکە ئەکاتە چەند؟ $149,000. واتە چەند دەفتەر؟ چەند دەفتەر؟ کاک ئومێد چەند دەفتەرەکە؟ 14 دەفتەرەکە کاک ئەحمەد. هاوڕێیان 14 دەفتەر دۆلار داهات ئەبێ لە دەمانگە. بە چ پلانێک؟ بەو پلانەی تۆ خۆت مانگانە دوو ئەندام تۆمارکەی، ئەندامەکانیشت هەمووی یەکی دوو ئەندام تۆمار بکەن. هاوڕێیان بەم شێوازە گروپێکی گەورە بۆ دروست ئەبێ، کێشەی موئەهەلبوونت نابێ، کێشەی عەجبت نابێ، کێشەی نەمانی ڕێژەت نابێ، کێشەی لاوازی گروپت نابێ، گروپەکەت بەردەوام لە گەشەبوونە، لە گەورەبوونە، بەڵام پێویستی بە کاتە، پێویستی بە پاڵەوانە، پێویستی بە ئیملاقە، پێویستی بە ئەستێرەیە، پێویستی بە کەسێکە ئیجابی بێ، ئەرێنی بێ، گەرم و گوڕ بێ، هەوڵ بدە، ماندوو نەبێ. مانگی 11 ئەگەر ببینی تۆ پلەکەت بووە بە GD هاوڕێیان، واتە چی؟ واتە تۆ نزیکەی چەند نەجماسی؟ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 تۆ 12 باڵی نەجماسی هەیە هاوڕێ، 12 باڵی نەجماسی. تۆ ئەم مانگەش مانگی 11 هەمان کارت دووبارە کردوتەوە، دوو ئەندامی تازە تۆمار کردووە، ئەوانیشت فێر کردووە یەکی دوو ئەندام تۆمار بکەن، و هەموو گروپەکەت یەکی دوو ئەندامیان تۆمار کردووە، هەمووشی سەد خاڵی پڕ کردووە. داهاتی مانگی 11 هاوڕێیان $139,000 و $970 ئەبێ. چەند دەفتەرەکە کاک ئومێد؟ کاک ئەحمەد 13 دەفتەرەکە، 13 دەفتەر و زیاتریش. هاوڕێیان داهاتی مانگی 11 13 دەفتەر دۆلار دەبێ. ئەتوانێت دوور لەگزیز بکڕی هەردووکی بێ ماڵەوە. داهاتی 11 مانگت
ئەبێتە 289,000 دلار. ئەم ئەکا چەندە کاک ئومێد؟ 28 دەفتەر کاک ئەحمەد. هاوڕێیان 28 دەفتەر دۆلار. ماشەڵڵا. باش هاوڕێیان کۆتا مانگمان مانگی 12 ئیتر ئەم پلانە کۆتایی دێ. هاوڕێیان تۆ پلەکەت بووە بە ACD دەیان نەجمماسی لە گروپەکە دروست بووە. هەمان کارت دووبارە کردوتەوە. دوو ئەندامی تازە تۆمار کردووە. سەدخاڵ و سەدخاڵیان پڕ کردووە. هاوڕێیان ئەبینی؟ ماشەڵڵا ماشەڵڵا ماشەڵڵا. هەموو گروپەکەی هەمان کاریان کردووە، یەکی دوو ئەندامیان هێناوە، سەدخاڵ و سەدخاڵیان پڕ کردووە. بەرهەم بە خۆ دەکڕی بۆ ماڵەوە، ئەی فڕۆشی ئازادی، سەدخاڵی خۆت پڕ بکە. قازانجی مانگی 12 هاوڕێیان 243,000 دلار ئەبێ. چەند دەفتەر کاک ئومێد؟ کاک ئەحمەد یان 24 دەفتەر. هاوڕێیان داهاتی یەک مانگ ئەکاتە 24 دەفتەر دۆلار، واتە ڕبع ملیۆن دۆلار. هاوڕێیان ئەی کاک ئومێد قازانجی کۆبووە 532,000 دلار ئەگەر چەند؟ ئەویش 53 دەفتەر و 244 دۆلارەکە کاک ئەحمەد. واتە هاوڕێیان لە 12 مانگە تۆ ئەتوانی 9 ملیۆن دۆلار کۆکەیەوە. سەروەت و سامانی تۆ بگا بە 9 ملیۆن دۆلار. لە ڕێگەی چیەوە؟ لە ڕێگەی ئەوەوە هاوڕێیان سەدخاڵی خۆت پڕ بکەی، بەرهەم بۆ ماڵی خۆت بکڕی، پێداویستی خۆت بەرهەمی DXM بێ، مەعجونت، سابونت، شامپۆت، قاوەت، فڵچەت، زەیتت بەرهەمی DXM بێ. مانگانە دوو کەس فێرکەی وەکو تۆ سەدخاڵی خۆیان پڕ بکەن. ئەمانیش یەکی دوو کەس بێنن مانگانە، یەکی دوو لە ماوەی 12 مانگە تۆ 9 ملیۆن دۆلار سەروەت و سامان کۆ دەکەیەوە. هاوڕێ لەوانەیە کەسێک لێرە گوێی لە من بێ بڵێ کاک ئەحمەد ئەمە زەحمەتە یان ئەمە ناکرێ. چۆن ئەتوانین ئەمە بکەین هاوڕێیان؟ کاک ئومێد گوێت لە منەوانیە؟ بڵێ کاک ئەحمەد یان. کاک ئومێد لەگەڵم باشە؟ باش کاک ئەحمەد. ئێمە ئەڵێین ئەم پلانە 100% جێبەجێ مەکە، پێت ناکرێ، ناتوانی، ئەندام لەوانەیە واز بێنێ، سارد بێتەوە. ئەتۆ 80% جێبەجێ بکە. هاوڕێیان ئەتۆ 80% جێبەجێ بکە. داهاتی مانگانەت لە 24 دەفتەر بە 18 دەفتەر بێ. کەمە؟ ئێمە ئەڵێین 80% زەحمەتە، تۆ 50% ئەم پلانە جێبەجێ بکە. خۆت و گروپەکەت ئەوەندە لێک نزیک بن، ئەوەندە متابعەتان هەبێ، ئەوەندە استقطاب و ئەندامهێنان و خوڵ و محاضرات و گەشتان هەبێ، 50% ئەم پلانە جێبەجێ بکە. داهاتی مانگانەت لە مانگی 12 نیوەی 24 دەفتەر 12 دەفتەر دۆلارە. کەمە؟ داهاتی مانگانەت 12 دەفتەر دۆلار بێ کەمە؟ قەینە چێشەمان نییە. ئۆکەی 50% زەحمەتە، تۆ 30% جێبەجێ بکە. تۆ گروپەکەت 30% جێبەجێ بکە. باشە داهاتی مانگانەت 3 دەفتەر دۆلار بێ لە مانگی 12 کەمە؟ لە مانگێکە 3 دەفتەر دۆلار داهاتت بێ کەمە؟ ئۆکەی هاوڕێیان کێشەمان نییە. هاوڕێیان 30% نا، 5% جێبەجێ بکە. ئەی بابا کاک سەرکەوت گوێت لێمە؟ کاکە 5% جێبەجێ بکە. 5%. داهاتی مانگانەت 1 دەفتەر بێ کەمە؟ کێ ئەڵێ کەمە؟ هاوڕێیان لە جیهانی فڕۆشی ڕاستەخۆ وەڵام بدەنەوە. کاک ئەحمەد کامە وەزیر، کامە مدیر حام، کامە مەسوول؟
دەفتەرێک دۆلار وەرئەگری بەس پێم بڵێ کامەی هاوڕێیان لە جیهانی فرۆشی ڕاستەخۆ وەڵام بدەنەوە ئایا کەمەیان کەم نییە؟ هاوڕێیان مانگی 2 ئەندام تۆمارکەی ئەندامەکانیش فێرکەی یەکی 2 ئەندام تۆمارکەن ئەمە زەحمەتە واز لەوە بێنە ئەم پلانە هاوڕێن ئەم پلانە 5% جێبەجێ بکە کورە 4% جێبەجێ بکە کورە 3% جێبەجێ بکە کورە 1% جێبەجێ بکە یەک هاوڕێ 1% داهاتی مانگی 12 با دەفتەرێک نەبێ با 30 وەرەقە بێ خوا کاک سەرکەوت 30 وەرەقەمە وەڵا برا مشتان زۆرە داشکانمان بکەم هاوڕێیان کورە 0.5 جێبەجێ بکە با 20 وەرەقە بێ کەمە 20 وەرەقە کاک ئومێد کەمە 20 وەرەقە هاوڕێیان کەمە هاوڕێیان کاک سەرکەوت دەنگمایەوە نییە کەم نییە مامۆستا دەنگت هەیە ئافرین هاوڕێیان 30 وەرەقە 1% جێبەجێ بکە 0.5 جێبەجێ بکە یعنی بەس بەردەوام بە بەس مانگانە تۆماریکە مانگ نەبێ ئەندامت نەبێ گروپەکەت فێرکە هانیان بدە ئێستا لەوانەیە بپرسی بڵێ کاک ئەحمەد ئەم 5%ەیە ئەم 4%ەیە چۆن بەردەوام بم چی بکەم ئایا لای ئێوە پرسیارە حەزەکەم بۆتان باسکەم چی بکەن یان واستە نەبێنم بەستەیان بۆتان باسکەم باسی کە ئوستاز باسی کە تامە زۆری وەڵ هاوڕێیان لە جیهانی فرۆشی ڕاستەوخۆ وەڵام بدەنەوە بۆتان باسکەم ئەم 5% چی بکەن یان بەسە بەردەوام بە مامۆستا هاوڕێن ئەوانی تر لە جیهانی فرۆشی ڕاستەخۆ بۆ بنووس ڕەحمەتان نەبێ بەردەوام بمیان نا بەسە زۆر باشە مادام بەس دەکەم کورە کاکسێک گەوتووەرە بەشەرێ نییە پەرداغی ئاوم ببێنێ قاوەیەکم بۆ گوتبام شۆدات مەلام خزمەتم ئەکردی بەس هاوڕێیان لەگەڵ ئەوەن ژیانی خۆم بگۆڕم یان نا هاوڕێیان واز لەوە بێن بەردەوام بە وازە پارە بێنن ئێوە لەگەڵ ئەوەن ژیانی خۆم بگۆڕم یان نا چەند کەس لەگەڵ با ڕقەمێک بنووسێ مامۆستا ئەحمەد نابی ژیانی خۆت بگۆڕێتە ژیانی منە گۆڕی بۆ مەعازەرانە کورە چ زاڵمن هاوڕێیان چەند کەس پێی وایە بەڕاستی بەسە کورە کەسی نییە پەرداغی ئاو بێنێ با ڕقەمێک بنووسی هاوڕێیان مامۆستا قوربانم ژیانی خۆت و ئێمە شتێکمە دەچاوە کورەمە هەر ئەویستم بەردەوام بە ئەمە هەر چەند لە پارەکەیە کاک سەرکەوت لە پێش چاومەستەر مێزەکەت هەمووی پەرداغی ئاو دادراوە لەوێ معتەل نەبی بەس ئەوێ معتەل بووی بیگۆڕە برام والله کورە خۆیەک بەشەر نییە ڕقەمێک بنووسێ بڵێ بیگۆڕە والله ئافرم بۆتان مادام ئێوە دڵسۆزی منن کەواتە خۆتان ئامادە بکەن بۆ عەفلەکەم بلیتی بە 25,000 هەمووتان خۆتان ئامادەکەن ئەیکەمە ملتەقا ماندووبوونی نایە لە زیادەوەی 12مان خۆت ماندوو کرد بەیەک ملتەقا تەواو دەگیتە نا پەیام خان دڵم نایە ماندووی کەم هیلاکێم ئەو بەس بۆ خۆی ئەژی باش هاوڕێیان بەردەوام ئەبین چادڕاگرن هاوڕێیان زۆر باشە چادڕاگرن هاوڕێیان چادڕاگرن هاوڕێیان چادڕاگرن هاوڕێیان ئەمە زۆر هیوایەتیان پێکەنینە ئەی بابە ئەم گروپە ئێمە بۆ وایە هیوایەتیان شتی کۆمیدیە ئەوە دام خست ڕاستن کاکە ڕاستن کاک سەکەوت بەردەوام بگەنیە
ئوستاز بەردەوام بە زۆر باشە. چۆن ئەم 5% ئەم 1% جێبەجێ بکەین؟ هاوڕێیان سیر بکەم ئەمە نەخشەکەیە لە 12 مانگانە و داهاتی کۆکراوە، یعنی لە 12 مانگە گەیشتووە بە نزیکەی $9 ملیۆن سامان سەروەت. ئەگەر ئەم پلانە جێبەجێ بکە، ئەگەر جێبەجێ بکە هاوڕێیان ئەگا بەم داهاتە، ئەمە سیستەمی دارایی دیکسێنە، بەڵام ئێمە داماننا 80% نا 50% نا 40% نا 30% نا 5% جێبەجێ بکەیت. هاوڕێیان بناغەکانی سەرکەوتن لە پلانی 20 چییە؟ متمانت بە دیکسێن هەبێ و پێداگیری لەسەر سەرکەوتن لە پلانەکەتدا و تێکشکاندنی ئەستەم. هاوڕێیان کەسێک بیەوێ 10% و 20% ئەم پلانە جێبەجێ بکە، ئەبێ متمانێ بە دیکسێن هەبێ، دیکسێنی خۆش بوێ و پێداگر بێ، عینات بێ لەسەر سەرکەوتن و پلانی هەبێ و ئەستەم و مەعاڵ پێک بشکێنێ. کەسێکی زۆر بەهێز بێ، جەریء بێ لە قسەکردن، جەریء بێ لە ناساندن، جەریء بێ لە تۆمارکردن، جەریء بێ لە هەوڵدان، جەریء بێ لە گەرمگوڕی، جەریء بێ هاوڕێیان هەوڵ بدا بۆ ئەوەی لە دیکسێنە سەرکەوتوو بێ. ئەمە ئەبێ خاڵی یەکەم سیفاتی یەکەمی تیا بێ. دووەم شارەزایی هەبێ لە زانیاریە بنەڕەتیەکان سەبارەت بە کۆمپانیا و بەرهەمەکانی و سیستەمی دیکسێن. بەرهەمەکان چییە؟ سوودی چییە؟ چۆن بەکاردێ؟ وەکیل نەجم کێیە؟ نەجم یاقوتی کێیە؟ نەجم ماسی کێیە؟ ئەم شتە شارەزا بێ بۆ ئەوەی بتوانێت قسە بۆ خەڵکی بکە، قسە بۆ ئەندامەکانی بکە، قسە بۆ جیلی خوارەوە بکە، یارمەتی خەڵکی بدا. ئەبێ ئەم سیفاتی تیا بێ. سێیەم هەڵبژاردننی 20 کەسە بەهێزەکە بە وردیەکی زۆر کە خواستی بەهێزیان هەیە دایانەوێ کات و هەوڵ بۆ سەرکەوتن بدەن. 20 کەسی وەک خۆت دروستکەی بۆ ئەوەی لە ماوەیەکی کورت و کەم ببیە سەفیر مەلەکی هاوڕێیان. 20 پاڵەوان دروستکە لە 20 باڵی جیاواز، 20 ئیملاق دروستکە لە 20 باڵی جیاواز. بەبێ ئەمەشت هەبێ. هەر ئەندامێک ئێستا لێرە گوێی لە منە، خاڵی یەکەم لە خۆی جێبەجێ دەکا، خاڵی دووەم جێبەجێ دەکا، خاڵی سێیەم 20 کەسی وەکو خۆت دروست بکە. خاڵی چوارەم خەرجکردنی لانی کەم کاتژمێرێکی ڕۆژانە لە کاری ڕژد و چڕکراو بۆ داوەتکردنی بربژێرەکان. واتە ڕۆژانە هاوڕێیان ئەمە ئەڵێ کاتژمێرێک تۆ 5 کاتژمێر 6 کاتژمێر دابنیشە بە دیار ناساندنی پرۆژەکە بە خەڵکی، تیکتۆکت، سناپت، ئینستاگرامت، فەیسبووکت بخەرە ئیش. خاڵی پێنجەم بە دواداچوونی چڕ لە ڕێگەی فۆرمی بە دواداچوونی پەسەندکراو، یعنی بۆ نمونە هاوڕێیان ئەندامەکانت. ئەمانە هاوڕێیان بناغەی سەرکەوتنن لەم پلانە ئەگەر بتەوێت جێبەجێ بکەی 1% بێ. هەنگاوەکانی کار بازنەکە دابخە و هیچ ناتەواویەک مێڵەوە. ئەم بازنەیە چی هاوڕێیان؟ با ڕۆژانە تۆ لیستت هەبێ، ڕۆژانە قسە لەگەڵ خەڵک بکەیت، دەوروبەری خۆتە، سۆشال میدیایە. هاوڕێیان کەسانی باش هەڵبژێرە، چاو پێکەوتن بکە، چ تەلەفۆن بێ چ یەکتربینین بێ. سێیەم تۆ ژینەوە واتە بە دواداچوون. هاوڕێیان تۆ ژینەوە واتە چی؟ واتە پێی بناسێنە، پێشکەشی بکە، باسی پرۆژەکەی بۆ بکە، تۆ ماری بکە، بیکە بە ئەندام، ڕاهێنانی پێ بکە، متابعی بکە و ئارەزووی ڕاستەقینەت هەبێ. ئەم بازنەیە هاوڕێیان ڕۆژانە بسڕێەوە، ڕۆژانە جێبەجێ بکە، ڕۆژانە. هاوڕێیان بەڵێن بەخۆم دەدەم کە بەرپرسیارم لە سەرکەوتنی پرۆژەکەم، بەڵێن بەخۆم ئەدەم کە بەرپرسیارم لە پرۆژەکەم. هاوڕێیان سێ بابەت هەیە ئەبێ جێبەجێ بکەیت. کاروبارە ڕۆژانەکان، بەکارهێنانی ژمارەیەک لە بەرهەمی دیکسێن ڕۆژانە. بیکە ڤیدیۆ بۆ گروپەکەت بینێرە، بیکە وێنە بۆ گروپەکەت بینێرە. ڕۆژانە قسەکردن لەگەڵ ژمارەی خەڵک بۆ ئەوەی هاوڕێیان پرۆژەکە پێ بناسێنی لەبارەی وەبەرهێنانەوە، لەبارەی تەندروستیەوە، لەبارەی هەر شتێک بێ. سێیەم پەیوەندیکردن بە ژمارەیەک بربژێر واتە ئەندام. ڕۆژانە تەلەفۆن بکەی بۆ گروپەکەت،
10 کەس 20 کەس 15 کەس ئەوانەی گەرمەگوڕن ئەوانەی سارد بوونەتەوە ئەوانەی واز دەنێناوە ئەمە ڕۆژانە هاوڕێ ئەبێ ئەمانە بکەیت چەند جوانە بەرهەم بەکاربێنی بۆ تیمەکەت باسی کەی ڕۆژانە باسی پرۆژەکە بۆ خەڵکی بکەیت لەبارەی تەندروستی ئەنی فرۆش بکەیت لەبارەی ئەندامێنان و ڕۆژانە پەیوەندی بکەیت بە 10-15 کەسی گروپی خۆتەوە جیری خوارەوە ئەمە ڕۆژانە ئەبێ بکەیت کاروباری هەفتانە ئامادەبوون لە ژمارەی ڕاهێنان و وانەگوتنەوە محازەرەی بەیانیە محازەرەی شەوانە هاوڕێیان زۆر مهمە گەشتە سەیرانە ئێمە هاوڕێیان گەشتدا ئەنین لیدەر ئەخەوێ گەشتدا ئەنین لیدەر لە خەو ماوە گەشتدا ئەنین تااقەتی نییە هاوڕێیان نابێ وابی ئەبێت تۆ لیدەری ئامادەبی پەیوەندیکردن بە ژمارەی لە ئەندامانی نوێیان بەکاربەران ئەبینی لە گروپەکەت خەڵکێکەیە بەرهەم بەکاردێنێ بە چڕی پرۆژە بە خەڵکێ ناسێنێ بڕۆ قسانەکە بکە هەفتانە موعددا بنێ بیان بینە دواکەوتنی ژمارەی دابەشکردی نوێی هاوڕێیان بزانە لە گروپەکەت هەفتانە ئەم هەفتەیە ئەندامی زۆر تۆمار کراوەیان کەم بانگێشکردنی ژمارەیەک لە خەڵک بۆ ناساندنی وانەوتنەوە یعنی محازەرەی گشتی دەبێ هاوڕێیان وەکو ئەم محازەرەیە هەفتانە هەر بێ پەیوەندیکردن بە ژمارەی سەرکردە الله چەند مهمە هەفتانە پێویستە لەگەڵ لیدەرەکانی خۆت کۆبیەوە تەلەفۆنیان بۆ بکەیت پرس و ڕاوێژیان پێ بکەیت پلانی خۆتیان بۆ باز بکەیت شتی نوێت هەبێ نەک لیان دوورکەویەوە سیرکردن یان خوێندنەوەی ژمارە لە سیدیەکان یان کتێبەکان یان ڕاهێنانەکانی دەکسێن هەفتانە هاوڕێیان ڤیدیۆیە محازەرەیە ڕاهێنانە وانەیە کتێبە لەبارەی دیکسێن بخوێنەوە بۆی فێربی کاروباری مانگانە کۆکردنەوە و ڕاهێنانی گروپەکەم بۆ ژمارەی بۆ چەند جای لە مانگیدا هاوڕێیان لە لقی دیکسێن لەگەڵیان کۆ ئەبیەوە لە گەشتێک لەگەڵیان کۆ دەبیەوە لە ناو پاسا لەگەڵیان کۆ دەبیەوە ئەچێ ماڵەکانە ئەیان بینی ئەمە ئەرکی تۆیە بۆ ئەوەی پلانەکە جێبەجێکەی هاوڕێیان ڕۆژانە لە محازەرەکان ئامادەبی ڕۆژانە خۆت فێرکەی خۆت لە یاتوو بکەی ئەگەر ئەمەت کرد ئەوە وەکو ئەوایە تۆ پلانەکەت جێبەجێ کردبێ هاوڕێیان کۆپیکردن و زیادکردن کۆپیکردن تایبەتمەندیە ئەرێنیەکانی کارکردن لە تیمی کاردا تۆ یەکەمی هاوڕێیان سێکە تۆ ئێستا گوێت لە منە بەرهەم بەکاردێنی ئامانجی خۆت نووسیوە پابەندی بەکاری ڕۆژانە لیستی ناوەکانت نووسیوە متابعەی گروپەکەت ئەەکەی ڕاهێنانی دوای کۆد دروستکردن و فێرکردن و گروپتێڵت هەیە پێشکەشکردنی پرۆژەکەت ڕۆژانە هەیە پەیوەندی بە ئەندامەکان دەکەی تۆ ئەمانەت هەیە دواتر پەیڕەوی کار لەگەڵ هەموو ئەندامێکی نوێ جێبەجێ بکە فێر بکە بە دوواداچوون بکە تۆ هەموو ڕۆژێ بەرهەم بەکاردێنی ئەکەی ڤیدیۆ تۆ ئامانجی خۆت لە دیارە تۆ ڕۆژانە بە پلان کار دەکەی تۆ لیستی ناوت هەیە تۆ ڕۆژانە متابعە ئەکەی لەگەڵ 10 ئەندام 15 ئەندام لە گروپ قسە بکەی تۆ بەردەوام خەریک ڕاهێنانی تۆ بەردەوام پرۆژە بە خەڵک ناسێنی تۆ بەردەوام قسە لەگەڵ ئەندامی خۆت دەکەی ئەگەر وانی لە خۆت جێبەجێ بکە هەمان ئەو سیفەتانە لەگەڵ گروپەکەت بکە سەرکردەی وەکو خۆت دروست دەبێت زۆربوونەوە یان دروستکردنی سەرکردە چ شتێک زۆر دەکەی ژمارەی سەرکردەکان لە تۆڕەکەت لە گروپەکەت سەرکردەکانیش هەنگاوەکانی هاوشێوەکردن لە تۆڕەکان زۆر دەکەن هاوشێوەکردن چێکی کۆمیسیۆن واتە داهات مانگانت پێئەدا بەڵام زۆربوونەوە سەروەت و سامانت پێئەدا یعنی هاوڕێیان کاک سەرکەوت گروپێکی هەیە داهاتی هەیە مانگانە بەڵام سەروەت و سامانە $500 ملیۆن چۆن دروست ئەبێ هاوڕێیان چۆن دروست ئەبێ هاوڕێیان کاتێک سەرکەوت 10 سەرکەوتی هەبێ ئومێد 10 ئومێدی هەبێ کاک یاسین 20 کاک یاسینی هەبێ کاک عەلی 20 کاک عەلی هەبێ ئەوها گروپەکە ئەتەقێتەوە باشە قۆناغەکانی گەیشتن بە ئازادی دارایی هاوڕێیان سێرکە مانگی 1 و 2 3 فێربوونە مانگی 3 بۆ 12 گەشە پێدانە مانگی 1 بۆ 3 وزەی هاندەرە هاوڕێیان دوای 3 ساڵ و زیاتر
لە کات هاوڕێیان اینجا ئەگەیتە داهات یعنی ساڵێک و دوو سێ سەیری داهاتەکەت مەکە سەیری قەبارەی گروپەکەت مەکە سەیری پلەکەت مەکە بەس کار بکە ئەگەیتە ئازاری دارایی دوای چەند ساڵێک ئامرازەکانی کۆمپانیە هاوڕێیان پرۆشۆر واتە ڤیدیۆ و پاوەرپۆینت ڕاهێنانی ناساندنی کۆمپانیەت هەبێ ڤیدیۆی ناساندنی کۆمپانیەلات هەبێ فایل و بەرنامەی ناساندنی PDF هەبێ وێنەی بڕوانامەی کۆمپانیا بڵاوکراوە واتە هێز و فتوای کۆمپانیە لە مۆبایلت هەبێ نامیلکە ڤیدیۆت هەبێ دەربارەی ناساندنی پرۆژەکە بە خەڵکی لە ماڵپەڕی کۆمپانیا کۆدەکەت شارەزابی فۆرمی ئەندامێتی واتە کارتی ئەندامێتی ئەگەرنەت بێ ئاساییە لیستی بەرهەمەکان نرخی بەرهەمەکان لەناو مۆبایلت هەبێ نمونەیەک لە بەرهەمەکان وەکو قاوە و فلان لەناو مۆبایلت هەبێ تەواو هیچ ترنی هاوڕێە تۆ لیدەری ئەم شتانە لە مۆبایلت هەبێ بۆ ئەوەی یارمەتی گروپ بدەی یارمەتی ئەندامەکان بدەی تەواو تۆ سەرکەوتووی هاوڕێیان ئەمانە ئەڵێ تۆ ئەتوانێ بەم شێوازە پرۆژەکە بە خەڵکی بناسیێنی کارتی بازرگانی واتە بزنس کارت چیرۆک و ئەزمموی کەسی خۆ لەگەڵ خەڵک باسکە واوڕێیان وێبسایت هەبێ یعنی ئینستاگرام و فەیسبوک و سناپ چات و ئەمانەت هەبێ فایل و ڤیدیۆ ئەمانەت هەبێ وێنەی گەشت و کۆمپانی ئەمانەت هەبێ چەناڵی یوتیوبت هەبێ بۆی خەڵک سێرت کە چەناڵی تلگرامت هەبێ بەمانە گروپەکەت بەرەو پێش ئەچێ و سەرکەوتو ئەبی کۆتا سلایت کۆتا وێنە وەسیەتی دامەزرێنەری DXN دکتۆر لیم ئەڵێ هیچ جێگایەک بۆ تاقیکردنەوە نییە پێش بکەوە یان پاش کشە بکە بڕیار بدە یعنی ئێستا خۆ دێگلا بکەوە یان ببە یەکەم یان واز بێنە پاشە کشە بکە سەری خۆت و ئێمە مێشێنە قراری خۆت بدە قراری یەک لە کەرەوە هاوڕێیە یەک لە کەرەوە قەلەقی ئەمڕۆ ساردی سبەی گەرمی ئەنجامی نییە بەهانە بە لیدەر ئەگرێ ئەمڕۆ عاجزە ئەمڕۆ وایە هاوڕێیان ئیش ناکە ئەندام نایەنێ وەڵڵە نایەنێ سارد و سڕە هەموو ژیانی ڕەخنەیە ڕەخنە گلەیی دێ دەڵێ وەڵڵی من ئەنجام نییە بۆ ئەنجام نییە تو ئەنجام نییە لە خۆت پرسە ئەی بۆ فڵان ئەنجامی هەیە هاوڕێیان یان ببە یەکەم لە هەموو شتێ یان پاشە کشە بکە خاڵی دووەم ماراسۆنەکە تەواو بکە دا ڕێژە و بەردەوام بە لە کارکردن ئەمە ماراسۆنە پلانی خۆت دابنێ و بەردەوام بە لە کارکردن بەردەوام بە ڕۆژانە پرۆژەکە بناستێنە تا 10 ساڵی تر خۆ دێگلاکەوە خەڵک شەو ڕۆژ ئیشەکە خۆبەخشە خەڵک شەو ڕۆژ ئیشەکە موچەی نییە خەڵک شەو ڕۆژ ئیشەکە پارەی ئەخورێ هاوڕێیان ئۆتۆ باس چێکەی DXN ئەگونجێ ئیشترت هەبێ هاوڕێیان ئەحمەد سوبحی ئیشترەکە وەڵڵا DXN ئەگونجێ هاوڕێیان من حقارەت ئەەکەم من فڵان ئەەکەم من دارەبەر دەکەم DXN ئەگونجێ لەگەڵت هاوڕێیان خاڵێک تر لە سەرەتادا سەیری داهاتەکەت مەکە ئارام بە خۆڕاگر بە ساڵێکە ئەندامی 2 ساڵە ئەندامی 3 ساڵە ئەندامی کورە تۆ تازەی سەری داهات مەکە خۆڕاگر بۆ بەردەوام بە هاوڕێیان خاڵی چوارەم وەسیەت و ئامۆژگاری دکتۆر لیم بیکە بەخوو چێژ لە کارەکە وەرگرە ئەم ئەزانەی چۆنە ئەم ئەزانەی مەسەلە چییە بابە چێژ لە پرۆژەکەت نەبینی لەگەڵ لیدەرەکان نەبی لەگەڵ پێڕەکە نەبی لەگەڵ کاروانەکە نەبی دۆستی هەمووان نەبی هاوڕێ هەمووان نەبی بێزار ئەبی ماندوو ئەبی هیلاک ئەبی هاوڕێیان ئێمەتە نەبینی تەشریب لەلایە دۆڵمە لەلایە قیمە لەلایە ئێمە لە DXN بێزار نامی کاکسەکە دوای تخەوانیە وەڵا ئەوەی بێزار بشێتە کاک ئومێد گوێت لێمە جەماعەت گوێتان لێمە مەڵە کاک ئەحمەدیان دەست خۆش بێ وەڵاهی نابێت لە DXN بێزاربی خەڵکەیە 15 ساڵە بۆ کۆمپانیای گیشەکە 15 ساڵە لای کەسێک گیشەکە بۆ بێزار نەبووی بۆ ئیشی خۆت بێزاربی کەیفە بەڕاستی ئەگەر لێ بزانی